بەڵێ بەڕێزان ئێستا لەگەڵتان بەرداوامین لە ڕووماڵکردنی دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق کە تایبەتە بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار. ئێستا بەڕێز دکتۆرە چیمەن بابەکرمان لەگەڵایە کە لە هۆڵی پەرلەمان هاتوۆتە دەرەوە ئەندامی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان. دکتۆر ئەم کاتت باش بەڕێز دووەکو ئەندامی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە هۆڵی پەرلەمانت بەجێهێشتەوە، بۆچی بەڕێزە ناتوونەتە دەرەوە؟ ئێمە وەکو کە جەناب سەرۆک فەرمووی ئێمە ئەو پێشرکاریانە نادەستوریانە کە باسییان کردووە نەگەشتن و تەوافق نەکردن و لەسەر ئەوەی کە دەستورە داهاتووە بڕیارماندا وەکو کوتەری پارتی دیموکراتی کوردستان بەشدار نەبین کە چۆن سەرمان کرد هێشتانەوە تەسوید دەست پێ کرایە، بەڵام احتیمالیشەوەی جەماعەتی لایەنە کوردیەکان لە کوبوونەوەشدانە هەتاکو ئێستا لە کوبوونەوەدانە احتیمالەشە نەگەشت بنە اتفاقیەک هەتاکو ئێستا کە معلوماتمان هەیە، بەڵام بە زەبر و بە سەپاندنی لایەنی چوارچێوەی هەماهەنگی هەمووان لەوێن دەر بە زۆر تەسویتیان دەست پێ کردیەوە هەستیشمان کرد، یعنی دیار بوو 220 نساب کامل نەبووە. ئێمەش انتظار دەکەین بزانین دەرەنجامی ئەو جەولەیە چەند دەبێت، چونکە دوو جەولەیە دەچێتە جەولەی دووەم. دکتۆر فواد حسێن وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان ئەچێتە هۆڵی پەرلەمانەوە، ئەچێتە دانیشتەکەی بڕۆ؟ بەخۆی لێرە نیە ئەوڕۆ بزانم لە کۆبوونەوەدانە لێرەنە، بەڵام لە کۆبوونەوەدانە تاکو ئێستا خۆشمان بەشدار نەبووینە یانە ڕاستی، بەس هەرەوەندە دیتمان کە دەستیان پێ کردیان. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە چیمەن بابەکر ئەندامی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق. بەڵێ بەڕێزان دیارە کەمێک پێش ئێستا دانیشتەکەی پەرلەمانی عێراق دەستی پێ کردووە و بەگوێرەی هەندێک زانیاری زیاتر لە 245 ئەندامی پەرلەمانی عێراق ئامادەی دانیشتەکە، بەڵام ئەوترێت کە ژمارەیەک لە ئەندامانی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هۆڵی پەرلەمانیان جێهێشتووە لە دانیشتەکە هاتوونەتە دەرەوە و ئاماژەی بۆ کرد خاتو دکتۆرە چیمەن کە ئەوان لە ئێستادا چاوەڕوانی گەڕی دووهەمی دانیشتنی پەرلەمانن بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق.